ئەم کاتتان باش و خۆش هاتنەوە بۆ دیداری ڕۆژ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. هەرێمی کوردستانی عێراق لە قەیرانی قوڵدایە، نەکە لە ناوخۆی هەرێمەکەدا، بەڵکو لە نێوان هەولێر و بەغداددا. ئەزموونی هەرێمی کوردستان تا چەند ساڵێکی لەمەوبەر بە نمونە دەێنرایەوە وەک ئەزموونێکی نوێژ دەناسرا، بەڵام ئێستا پێدەچێ سەر لەبەری هاوکێشەکان گۆڕابن و تەنانەت ئاڕاستەکانیش وەک جاران نەمابنەوە. هەر بۆیەشە دوو دەنگ هەن، یەکێکیان دەڵێ ئەم ئەزمونە بەرەو نەمانی قەوارەی سیاسی هەرێم دەڕۆن و هەندێکیشیان دەڵێن نەخێر، هەر شتێک ڕوو بدا نابێتە مەترسی بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان. دکتۆر محەممەد ئەحسان پێشتر وەزیر بووە لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا و دواتریش سەرۆکی ئەنجومەنی کاروباری ناوچە دابڕێنراوەکان بووە و هەروەها ئێستاش دکتۆر محەممەد مامۆستای زانکۆیە لە بەریتانیا. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون. تۆ پێم بڵێ ئەزموونی قەوارەی هەرێمی کوردستانی عێراق لە بەردەم مەترسیدایە یان نا؟ بەڕاستی کوردستان لە قەیرانێکی خراپدایە، لە وەزایەکی زۆر خراپدایە، بە اعترافی پێ بکەین. تەوەجوهات هەیە لە لای بەغاوە، لە لای خەڵکێکی زۆر لە بەغاوە بۆ هەموو شتێک بێتەکردن دژی هەرێمی کوردستان. عینی کاتش لە لای وڵاتە ئەقلیمیەکانیش لە ناوخۆی کوردستانیش نەتەباییەکی واضحی هەیە لە ناوبەیانی ئەطرافە سەرەکیەکانی کوردستان. بەڵام تۆ بڵێ تەهدیدێکی تەمامی تا ئەمڕۆن بۆ نەمانی بچۆ بێت، من بڕوان ناکەم بۆ چوونەکەی من ئەوەیە حەقیقەت زۆر خەڵک لە پێشن وایان کرد بۆ هیچ شتێکی لە کورد نمێنێت. ئەم بچوونانە تازەنین، بەڵام ئاعتیماد دەگا لەسەر یەک ڕێزی کورد. ئایا کورد چۆن ئەتوانێت یەک ڕێز بێنە ناو ماڵی خۆیەوە، چۆن ئەتوانێت ڕێگە بگرێت لەو کەسانی کە دەیانەوە بکەن، چۆن دەیانەوەی وەزعی خۆیان چاکەن، ڤژنێکی تەواویان هەبن بۆ ئایندەیەکی تر، مەنتقێکی جوانتریان هەبێ بۆ ئیدارەکردنی وڵات، بۆ چوونێکی جیان هەبێ بۆ ڕۆیەیەکی ئایندە. ئەمانە هەمووی پێکەوە ئەتوانین کورد خۆی لە نەجات کات لەوانەی نەم پلانانەی کە هەیە. بە تۆ بڵێم هیچ پلانێک نییە، نەخێر پلان هەیە، بەڵام بە من بڵێ کورد چ ڕێگیری و چ پلانێکی تری هەیە تاکو ڕێگر بێت لەم شتانە بۆ چوونەکەی من تا ئەمڕۆ واضح نییە. لەبەر نەیەک ڕێزی ماڵی کورد کاریسەیەکی خراپە بەرامبەر ئایندەی کورد. حەقیقەت پێتویە ئێمە پێویستە زۆر بەڕاشکاوانە سیر بکەین، بە جدیتر سیر بکەین، دراستێکی تەمامەنی خطوڕەتی وەزعەکە بکەین و بگەینەیە قەناعەتێک. یەک تەرافێکی کوردی لەم قوناغە یعنی بوت ناچێتە سەری بە تەواوی. ئەم مەرحەلەی کە تیاداژین ئەگەر تەرەفێک حزب بکات بیانەوە من قازان چەکەم تەرەفەکەی تری کوردی زەرەرەکات، هیچ کەسێک قازانج ناکات لەم گەیمە. It is a losing game for everybody. یاریەکە دۆڕاوە بۆ هەموویان. تۆ پێم دەڵێ دکتۆرەڵی کورد لە قەیرانێکی گەورە هەرێمی کوردستانی عێراق، یعنی نوقمی قەیرانێکی ئێجگار گەورە بووە. جامێ بزانم دەسەڵاتی سیاسی کوردی، دەسەڵاتی فەرمانڕەوای کوردی بۆ خۆی چەندێک بەرپرسیارە لەو قەیرانە؟ بێشەک ئێمەش زۆر بەرپرسیارەتیە کێوێتە لەسەر شانمانیش. هەموو ئەطرافەکانی تر نابێت لە هیچ مشکلەیەک ئێمە سیر بکەین هەموو ئەطرافەکان غەڵەت بوون ئێمە بە تەنیا تەواو بووین. وانە ئێمە جزئێکی تەمامەن لە مەشکلە لە مەسەلەکە تەحملەکەین. درێژخایەنی کێشەکان کاک بەڵێن ئەگە کێشەیەکی سیاسیت هەبێت درێژخایەن بی بەد فترەیە درێژەیە، یعنی ساینتیفیکلی علمیەن هەردوو تەرەف بەرپرسیارن. ئێمەش زیاتر ئەکید بەختە. بۆ من 7 ساڵ نوێنەری هەرێمی کوردستان بووم لە بەغا لەعبەیەکی تایم گەیمی لەگەڵ ئێمە دەیکرد. دەیزانی بیانەوە نەفەسێکی درێژ لەگەڵیان بکەین، ئەوان نەمتەفقە من لەگەڵ یەکتر ئەخیرن. بەغدا نیەتی حەلکردنی کێشەکان نەبوو. ئێمەش زۆر بە ڕۆمانسیەت زۆر کێشەکمان سەیری ئەومان دەکرد لەگەڵ بەغا، زۆر حەلمان دەکرد کێشەیەکی بە طریقەیەکی ڕۆمانسی لەسەر خاتری ئەمە با اتفاق بکەین تەشکیلی حکومەت بکەین، لەسەر خاتری ئەمە بەس ئەمە نەبێتە ڕئیس وزەرا با اتفاق بکەین، با اتفاقێکی سیاسی بکەین. ئێمە لە سیرکە لە 2005ەوە تا ئەمڕۆ هەموو اتفاقەکانی کردیتەوە لە پێش تەشکیلاتی حکوومەت هەمویان جێبەجێ نەبووە. معقولە طرفەکانی تر هەمووی غەڵەتن، ئێمەش ئیمامی عەلین هیچ غەڵەتیمان نەبێ بۆ چوونەکەی من نەخێر ئێمەش غەڵەتیمان کردووە، ئێمەش جزئێکی گەورەی تەحملی مەسئولیەتی و غەڵەتانەکەین.
تۆ بە ناوی دەنێ بە هەڵوێستێکی ڕۆمانسیانەی سیاسیانە لەگەڵ بەغدایە ئەمکە لە نێوان هەولێر و بەغدادا هەبووە بەڵام لە بیریشمان نەچێت دکتۆر کورد لە 2005ەوە هەتا چەند ساڵە لەمەوبەریش بڕیاردەری سەرەکی بوو لە بەغدا سەرۆکوەزیری دادەنا سەرۆکوەزیری لادەبرد ڕاستە باشە تۆ لە وەڵامی پرسیاری یەکەمە ئێمە چەند متتەفق بووین گەلێک کاک بڵێن من لە بەغا بووم بەڕاستی شەهادەیەکی لۆ تاریخ دەم کە جەنابی مام جەلال لە بەغا بوو جەنابی کاک سەر مەسعود لە بەغا بوو لەسەر خەت بووین یەکێک نەدەیتوانی مقاومەی کورد بکات حقیقت لە بیرم دێت کە بریاری ئەوەماندا کە جەعفەری لە لامیلا نەنەمێنێت واللهی بە جەعفەری لە خیدالی کەمتر لە 24 ساعت چۆکی داینا بە عرض و لە کابینەکەی دەرچوو حکومەتەکەی هەڵوەشاست کە ویسمان پاڵپشتی دەستمان لە علاوی شیشت بووینە پاڵپشتی مالکی لە حکوومەتەکە ئەگەر ئێمەش بێشک هەڵامان کرد و اعترافەکەین بن من خۆمەڵێم بێشک اعترافماکەین هەڵامان کردی ئەگەر هەڵامان نەکردبە وەزعکەوای ئەمڕۆ تێ نەدەهات هەڵامان کردووە بەڵام ئەو کاتە بوو چوونەکانمان وا بوومیان و ئەمە باشترە حقیقت نە هەڵامان کردووە ئاعترافێکی ساریحەکەی زۆر هەڵامان کردووە باس هەڵاکانمان نەکێمە بە تەنیا بووین هەموو ئەترافەکانی کوردی پێکاو بووین نابێ ئەمڕۆ تەرەفێکی کوردی بە من بڵێ پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە هەڵی کردوتەوە من بەشدار نەبوون هێمە هەمومان بیدون ئەشکال هەموو حزابە سیاسیەکان بەشێک بووین لە سەرکەوتن بەشێک بووین لە هەڵەکان سەرکەوتنی چی؟ یعنی سیر کە ئێمە ئەو فترەی بەڕاستی هەندێک سەرکەوتنمان هەبوو پرۆسەسی دەستور سەرکەوتنێکی تەواو من ئەڵێم تاکو 2014 لە ناحیەی میزانیەوە لە ناحیەی زۆر شتەوە دەتوانی شت بکەی بەڵام بەغا تایم گێمەکەی بەغا لە ئێمە بەعاقلتر بوون ئەوان دەیانزانی ئەخیرەن حەلی کێشەکانمان لە بەغایە ئێمە هەزرمان دەکرد حەلی کێشەکانمان ئیما لە واشنگتنە ئیما لە لەندەنە ئیما لە پاریسە ئیما لە تورکیە ئیما لە ئیرانە بەغا دەیزانی حەلی زۆربەی کێشەکان و پرۆسیجەرەکە لە تەهران و لە بەغایە کەسێکی تر دەنگی بەرز لۆ ئەوانە بەڵام ئێستش دەڵێن چارەسەرکردنی هەموو کێشەکان ڕاستە لە بەغدایە بەڵام لەژێر کاریگەری کۆماری ئیسلامی ئێراندا لەژێر کاریگەری تورکەکانە لە تورکیا سیرکە تورکەکان حقیقت من دیفاع لە تورکیەکانەکەم تورکیا طماحی خۆی هەیە لە عێراق بێشەک تەموعی هەیە بەڵام ئەوەی دەستی بەرزی هەیە لە عێراق ئیرانە ئیران دەستێکی زۆر باڵای هەیە لە عێراق بۆ چوونەکانی سەرەگرێ ئەتوانێ بڕوا بکە لە ڕێیس وزەراکەوە تاکو مۆزفێکی تر ئەگە تەدەخولی تێدا بکات ئەتوانێت ئیمما ئەیکات یان نایکات ئەدەنگێکی باڵای هەیە لە ئیران ئیرانیش لەبەر پیاوی خۆی هەیە لە مەنتەقەکەی نیوی کورد بەدەستیتی نیوی کوردستان لای تر برادەرەکانی شیعەکان بەدەستیتی ئەدەواتی هەمووی پێکەوە لە تەنفیزی تەشریعی قەزایی هەمووی پێکەوە بەدەست ئیرانە تورکیا ژەمان شتی هەیە ئاماژە بە لایەک تورکیاش لە لارێمی کوردستانە لایەکی بەدەستەوەیە لە بەغدا چەند لایەنێکی هەیە زعیفترە ئەو دەسەڵاتی ئیران هەیە بەقەدەر تورکیا نییە بۆ ئەمە هەردوو تەرەف کاریسەیە لە عێراقیەکان کە بۆ عێراق خۆی نابێتە وڵاتێکی صاحب سیادە و صاحب وڵاتێکی تەمام بۆ تورکیا تەداخلی تێدا بکات یان بۆ ئیران تەداخلی تێدا بکات لەبەر بچوونەکەی من ئەوانەی کە حکومڕانیەکەن لە عێراق پیاوی دەوڵەت نین عاشقی سیاستن زۆربەی ئەوان کە پیاوی دەوڵەت بن بە کورد و بە عەرەب ناڵێن بە عەرەب و بە شیعەکان بەتەنیاها ئەزانی کورد ناتوانێت چێتە بەغاوە بزانێ میوانە هەست ناکات بێنەوە وڵاتەکەی خۆی تیان هاتیتە لە بەغا تەنها بچوونەکانی خۆی یا بچوونەکانی حزبەکەی خۆی جێبەجێەکە لە بەغا بچوونەکەی من وانییە ئەگەر من لە بەغاوم بەخێر من خۆمەکەمە ساحبی بەغا زیاتر لە عەرەبێکی شیعیان سنەیەکی پتر بلێ لەبەر وڵاتەکەی خۆمە ئەگەر وانەکەم ناتوانم حەفظ و ئەمنی سەقامگیری کوردستان بکەم ئەم بچوونە وای لێ کرد ئیران لەیان زیاتر زاڵتر بێت بۆ لەبەر ئیران تەحمل و تەکتیکاتی لە بچوونی مەلەفی عێراقی زۆر وازەحتر و زەکیانەترە بە ئەتراف بکەین زەکیانەتر لە ئەمریک لە تورکەکان تارگێتیان دیارە حدودەکە ئەگرێ یان ناگرێ جەبهەی تورکمانی هەیە لەوێ یان نییە تەنسیقێک لەگەڵ پارتیەکات یان ناکات زەختێک لەسەر یەکێتیەکات یان ناکات بەڕێگاکەی ڕۆژاوا دەگرێت یان ناگرێت دژی پەکەکە یان پەکەکە نیە کۆنسنتریشنەکەی زۆر مەحدودە ئیران ئۆپن ڤیوێکی تەواوی هەیە
هستا كابيان وام ولاطهم حديقي خلفي خويتي بوچونكي وايا وبشيكي الاستراتيجيتي كي دريش خايني هي ربط العراق كابا سوريا وسوريا كابا لبنان كابا هجوم لسر اسرائيل ولا الحوثي كان بجنيكي تواوي هي بوچونكي من سركوتو بنا لا سياساتي خويان ولو دجمانه بلام كاودريكي سياسي من الله يمنع حتى كانت يعني جا كاتب بوش عراقية كان بكردي شو بالله عندي خويا ناكنوا دبن بشق لو بلاناني كإيران هيك إيران شو ديفيد كاكيا بيد بليم براستي أما زور متابعي أما لا فهم كريتا لجاه ناحية أكاديمية وزور إيران شريكي ناوي أجا شريكي بويت قد مشكلة ما نابي باش شركاتي لقال إيران كان إيران تابعي دوي شخصي كي زليلي دوي تنفيذ استراتيجيتي خوي بكات اما مثلا لاي بارتي وقبولني بارتي قبولينا كد براستي اما عقليتي سيستمي حزبراني وايا مثلا جنابي سروق بارزاني قبولي او انا كد برادر كاني شيعة كاني تر ازانن اجر او نبي هیچ دورێکی تریان نابێ ئەگەر پاڵپشتی ئیرانیان نەبێت دورێکی تریان نابێ ئەگەر ئیران قبول بکات کە شریکاتی یان کە مەچوریلیشن یان تابع نەبین بڕواناکەم هەمومان تەمەناکێ لەگەڵ ئیران وڵاتێکی دراوسێمانە هزار و چەند کیلومترێک ئەرز مشتەرەکمان هەیە لەگەڵ عێراق تەمەناکەین سیاسەتێکی هەبێت ئێمەش وەکی خۆی حسابی بکات بێ ئەمەش وڵاتین ئێمەش دەوڵەتێکمان هەیە ناوی عێراقە ئێمەش هەرێکمێکمان هەیە ناوی عێراق کوردستانە بەڵام نابینە تابە تۆ بیت تۆ دیوە تۆ لە وڵاتێکی بدەیت اتهامی کەسێکی بکەی بێنەوە موساتە مناڵێکی یان زەمانگی لەگەڵ 6 ساڵۆخی لە ماڵەکەی بدەیت ئەم منطقی ئەنجوهیەتە مناڵێم ئەم منطقە لە منطقی کە ئەسرائیل بەکارهێناوە لەگەڵ غەزە زۆر خراپتر و وێرانترە بەڵام ئەوەی کە تورکیاش دەیکا بە پێ ئەزانی بە پێ راپۆرتەنیۆنەتەوەییەکان زیاتر لە 100 کەس بەهۆی بردومانەکانی تورکیاوە خەڵکی سیڤیل نەک ئەوەی کە دوێنێش منطقەی لە منطقە دەوروبەری زاخۆی قەسفی کراوە خەڵکی سیڤیل پێوە دەبێت کەواتە لە هەردوو ئیدارەی هەردووکیانەکەین بکل وزوح بۆ ئەم سەرکردایەتی سیاسی کورد خۆی ناخاتە بەردەم لێ پرسراوێتیەکی مێژوویی گەورەوە کە ئیدانەی هەردوو لا وەکو یەک من خۆمەڵێم بۆ هەرێمی کوردستانی عێراق دابەش دەکرێ بەسەر دوو بەلەدا ئەمە کاریسەی کووردە لەبەر کوردن لەبەرەوە واکەن ئەگەبێ سەیری تاریخ بکەی کاکە بڵێن هەر لە تاریخ ئێمەوا بوون حقیقەت لەبەر هەمومان لە تاریخەوە هەردوو بەرەگی کوردەوە لەگەڵ یەکێک لەم تەرەفە بوو یەکێک لەم تەرەفەکانە لە تاریخەوە بوون حقیقەت تا ئێستا مش ئێمە ملەتێکین قازانشمان نەکردیە لە دروست و عوبەری تاریخ بەڵێ بەمانایش کە پێم دەڵێ کورد بە هیچ شێوەیەک هیچ وانەیەک لە مێژووی خۆی بێکشەک ئێمە هیچ وانەیەک لە مێژوو وەرمان نەگرتووە لەبەر ئەوە ئێمە لەناو لە تاگە سەیری تاریخ و مێژووی مڵەتەکەی خۆمان بکەین هەر 10 ساڵ کاریساتێک بەسەرمان دێت و تاریخ زۆر خۆی دووبارە ئەکات عینی سیناریو دووبارە بێت من دوێنێ سەیری مەقالەیەکم دەکرد The last interview with General Barzani ئۆکەی لە پێش کوچی دوای جەنابی مەلە مستەفا بارزانی کە ناوی کۆن لقایەکی لەگەڵی کردیتەوە لە پێش بڕوا بکە ئەگە بێ سەیری بکەی ئەو شتانەی ئەو کاتە زۆر شت ئەمڕۆژ دووبارە بووە ئەگە بێ سەیری قازی محەممەد بکەی ئەو شتانەی کە کراوە لەسەر زمانی ئەمڕۆژ دێت لەسەر عبەیدن نەهریشە لەسەر سعیدی پیرانیش ئەلا شێخ مەحموودی خۆی دووبار تاریخی کورد دووبارە ئەبێت بۆ لەبەر ئێمە دروست و عبەر لە تاریخ وەرناگرین خۆپەرسی کورد زۆرە ئەزمەی قیادەت هەیە حقیقت ئەزمەی قیادەت هەیە هەموو کوردی خۆی دانت بێن و سەرکردەی ملەتی کورد و هەموو کوشتێکە واش نییە سەرکردە خوڵقەکرێت سەرکردە ئەسڵەن هەندێک کەس هەیە سەرکردەی و هەندێکی کەسی تریش هەیە ئەگە نەفتی کوردستان هەمووی لێ سەرفکەی نابێتە سەرکردە ناتوانێت دیمانەیەدا دکتۆر ئەوەندە لاپەڕەکانی مێژوو بچینە بابەتێکی تر ئاماژۆ بە ساڵی 2014 کرد کە دەڵی لە 2014ەوە ئەمانە دەستی پێکردووە ساڵی 2014 لە هەرێمی کوردستانی عێراق ئەو ساڵە بوو کە بانگەشە بۆ ئابووری سەربەخۆ دەکرا ئەمە چەندێک کاریگەری هەبوو سیرکەم تۆ خۆت ئێمە بۆ چوونێکی تەمامان هەبوو تاک و ڕۆژی هەستیفتا بۆ چوونەکەمان تاوا بۆ ڕازی ئەبین بە هەندێک بە بەشێکی زۆر کەم تاک و ڕۆژی استیفتا کارتێکی بەقووەتە
لە دوای ئەوە دوور نییە تەشکیلی دەوڵەتی کوردی بێتە کۆستەر بەخۆی کوردستان بکرێتەوە. ئەو سیناریۆ سەری نەگرت و ئێمە لە کوردستانیش پلان بیمان نەبوو. بەڕاستی ئێمە خەڵکێکی زۆر بۆ من خۆم کەسێک بووم زۆر لەگەڵ ئێستیفتا بووم بەڕاستی ئێستاش مقتەنەعم بە ئێستیفتا کە هەمومان وەکی تۆش مقتەنەعی بە ئێستیفتا کە حەقی خۆتە هیچ کوردێک حەقی خۆمانەیان نە حەقی خۆمانە بەڵام پلان بیەکەی خۆمان واضح نەبوو لەلای ئێمە ئاگەوڵ پلانبینەکەمان چۆن بوو بێ بەرنامەیەکی تەواومان هەبوو نەمانتوانی هەموو کوردەکان پێکەوە بن بەشێک لەم پرۆسێسە. ئەو هەموو حزابەکانی کوردی نەمانتوانی بکەینە بەشێکی پەوەوەند و زۆر بەعاتفیان نەمان تەحملمان کرد و پلانبیمان نەبوو تا ئەو ڕۆژە بوچوونەکەمان با استیقلالێکی سەربەخۆی ئابووریمان هەبێت. پاشان کاوەی نەگرت کەفتینە سیناریۆیەکی تر سیناریۆکانی تر ڕەتفعل بوو کە سیناریۆکانی تری ڕەتفعل بوو حقیقەت و هەندێک ئەرقامیش هەبوو ڕاست نەدەرچوو. مەسەڵەن هەندێک برادەرەکانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ڕقەمی بەیەمەی دەدا کە حکوومەت و بە ئەحزابە سیاسیەکان و بە کوردەکانش بە سەرۆکی حکوومەتیش بە پێمان دەدا ڕقەمەکان وا دەرچوون نەبوون. حقیقەت مەسەن لە باری نەوتەوە لە باری داهاتی ناخۆیەوە وانە بوو. ئێمە هاتین چوینەوە سەری نەگرت چوونە مەرحەلەیەکی تر چۆن حەلی مەشاکلەکانی لە پێش ئیستیفتا بکەین حەلی ڕەتفعل ئیستیفتا بکەین چۆن بتوانین ئایندەیەکی تر خۆڵکین بوو ملەتەکە بەرەو پێشەوە بچینەوە. ئەمەش هەمووی پێکەوە بۆ چوونە جیاجیاکانی کورد نەتەوافقی کورد زۆر تەسیری هەبوو لە مەسەلە ئەگەر کورد متتەفق بان پێکەوە هەمووی پێکەوە بە باشی و بە خراپی ناڵێم یعنی بوچوونەکان وازحتر دەبوو لە بەغا و لە بەغا شتێکی تریش پێوە بوو لە دوای 2021 مەجموعەیەک هاتە لە دەستیان باڵا بوو لە دەسەڵات حقیقەت هیچ خبرەیەکیان نییە نەک لەسەر تاریخی کورد نەک لەسەر جغرافیای کورد نەک لەسەر فدرالیەت نەک لەسەر دەستور. گەیمەکە هاتە گوڕین خەڵکێک هاتە بەغا لەسەر سلەمی دەسەڵات بتایبەت لەناو پەرلەمان و لەناو حکومەت خەڵکێک هاتن ئەویش ئیران خۆڵقیکردن بە تەواوی حقیقەت وایان لێ هاتن ئەو خەڵکە ناتوانین تەفاهەمیان لەگەڵ بکەیت عقدەی کوردستانیان هەیە کوردوفۆبیەیەکی فەزیعیان هەیە کوردوفۆبیە بەڕاستی خەڵکێکی تریش لەوە بارزانی فۆبیەیەکی فەزیعیان هەبوو لەوێ لیان ئەترسە و نەمانتوانی ئێمەش کەم خەمبووین نەمانتوانی قازانج بکەین لە ڕەفیقەکانی خۆمان کە تێگەن لە بوچوونەکانی خۆمان لەوە بۆ پێم دەڵێ نەتانتوانی سوود لە دۆستەکانی خۆتان لە بەغدا وەربگرن کە کورد خۆی ئامادە نەبێ ئەو دۆسیە سەرەکیانەی کە هەی بووە بۆ نمونە بەندی 140 دەستوری عێراق بۆیە باسی ئەوەکەم بە تایبەتی خۆش ماوەیەکی زۆر کارت لەسەر ئەوە کردووە دکتۆر پێش 2014 سەر و زمان و بنی زمانی دەسەڵاتداری کورد بەندی 140 بوو لە دوای 2014 وردە کاڵ بووە ئەمڕۆ کەس بۆ ئەمە لۆمەی بەغدا بکرێ بۆ لۆمەی سەرکردایەتی سیاسی کورد نەکرێ لەسەر ئەو بەندی 140 لە جیاتیەوەی داوای بەندی 140 و جێبەجێکردنی بکە ئێستا وای لێ هاتووە داوای موچاکە بە قەرز ئەمە کێشەیە ئەمە کاریسەکە ئەمەیە تۆ بیت لە خەونی خۆی خەومی لە مۆبەلایزیشنی ملەتەکەی خۆت کە لەسەر خاکە 48 لە خاکەکەی خۆیت شەڕ نەکەیت تەرەفەکەی تۆ والێت کات کێشەکە بێتە کێشی موچە ئەمە زۆحفی قیاداتی کوردیە بەڕاستی ئەمە فەشەلی قیاداتی کوردیە لە ئەزمەکە ئەمە شتێکی سەریح و وازەحە ئێمە سیرکە لە بەغا ئەم لەعبەیان زۆر بە جددیان دەدەمتوانی لەگەڵ کورد بکەن بە تەواوی لەعبەی کات هەموو جارێک کات دژی مەسلحەت و بەرژەوەندی ملەتی کورد بوویە بۆ لەبەر کورد خەلەلەکەیان زۆر بوو تیفاقەکانمان لە ناوخۆمان خەونەکانمان زۆر گەورە بوو داهاتەکانمان کەمتر بوو لەوەی کە هەیە و نقطەیەکی تر لە جوابی پرسیارەکەی تۆ بۆ ڕەفیقەکانی خۆمان لەدەستدا غروری سوڵتا و غەباوەتی معارەزە ڕەفیقەکانی کورد زۆری لەدەستدا لە ناو عەرەبەکان و لە ناوچەکە حقیقەت غروری سوڵتا غەباوەی معارەزە هەردوو تەرەف سوڵتەیەکی مەغرور نەمانتوانی وایان دەزانی کێشەکەمان هەمووی پارە و موچە و عقودی نەفت و ئەمەیە نەمان دەزانی ڕۆژێک دێت خەڵکێک هەیە محتاجیمان پێ دێت خەڵکێک هەیە عێراقیەکان هەمووی ئەحمەد چەلەبی نین عێراقیەکان هەمویان عەمار حەکیم نین هەندێک عێراقی تری پێوە بوویە
اصلا ABC سیاست نازانه حاقد لسر کرد بو چونی کی جیان هيا نازان تا استاباسي فدراليات اكن للايا وفدراليات وكانه جريمه كالعراق كباسي قوتك افكاري ليبرال وشتي ديمقراطيتك وكانه قباحتك زور جوريه لبرامبر همو امريكا جنابت باسي داك همو تشيش الوزيك كرديتي لقلب بغداد بلام دكتور با وكو جنابت دلي رازقوانا قسم كاين دا صلاتي سياسي كردي تەنانەت نەیتوانیوە دڵی خەڵکی خۆشی لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا بپارێزێ. ئەم دەسەڵاتە سیاسیە بێمتمانەیەکی ئەجگار گەورەی دروست کردووە. تۆ سیرکە ئێستا باز لە هەژماری من دەکرێت بۆ وەرگرتنی موچەکان. زۆر خەڵک بە گومانەوە سەیری هەژماری من دەکەن. ئاستی بێمتمانەیەکە گەیشتوتە ئەو ڕادەیە. ئیتر نازانم بۆچی گلەی لەلایەنێکی تر بکرێت یا لە کەسێکی بڵێن من خراپە بەڵام هەر حزبێکی سیاسی قاعدەی خۆی هەیە مشکلەکەی ئێمە بەڕاستی نەمانتوانیوە تا حزبە سیاسیەکانی کوردستان تۆ دەیت سەیری قاعدەی خۆت ئەەکەیت من کاکێ قاعدەی منی حزبی ئەوەیە بۆ گەشەپێدانی وڵاتەکەم بۆ ئاوادانکردنی کوردستانەکەم نەک ئاوادانکردنی حزبەکەی خۆم یان خۆم لەناو حزبەکەم بەڕاستی ئەمە بوویتە ئەسەبەبێکی تر لەبەر کێشەکان درێژخایەن بوون تو خود تخيل كتو كابرايكي امرو موظفي لحكومتي هريمي كردستان يا لداريك لكردستان يان لبشي كردي لكركوك 5 مانجا 6 مانجا 3 مانجا بارت نيا مناڵەکان داواشتێک دەکات نەهاتی تاکردن حکوومەتی عێراقی زانیت چۆن نقطە زەعفەکەی عێراقیەکان هەمومان لە ئەخیرە من بم تۆ بێ عقدەی ئەگەر پارەم نەبێت چ بکەم ئەگەر نەوت دەفرۆشرا بەڵام هەرێمی کوردستانی عێراق ئێستا نزیکەی 30 ملیار دلار قەردارە ئەمە کەس وەڵامی هەیە ئەمە سوء ئیدارەی مەلەفی نەفتیە سوء ئیدارەی مەلەفی نەفتیە معناوی مەلەفی نەفتی لە دەستێکی تەواوی ئیدارەیەکی بەشی بە عەقڵانە نەهاتیەکردن بەڕاستی تۆ ناتوانانی گەمبڵینگ بە نەفت بکەین گەمبڵینگ بە ئایندەی ملەتەکەی خۆ بکەیت ناتوانرێت قومار بکرێت ناتوانرێت بەردەوام درێژە بدرێ بە گەندەڵی لە ناتوانانی گەندەڵیش بەشێک بوو لەم شتە بەڕاستی من ناتوانم این کار بکەم ینی بە گەندەڵیش لە هەموو دوو معادلەی هەبوو لە گەندەڵی لە کوردستان خەڵکێک هەبوو گەندەڵ بوو و گەندەڵەکان دیارن و خەڵکێک هەبوو کە ئەنتیقادی گەندەڵی دەکرد نەک دژی گەندەڵی بوو لەبەر حەسەی لە گەندەڵی نەبوو یان حەسەی لە گەندەڵی کەمتر بوو لە لای من طرفی دووەم زۆر گەندەڵترە لە طرفەکەی یەکەم ئەوەی ئەنتیقادی گەندەڵی دەیکرد ئەم ڕەوشە چارەسەر دەبێت چارەسەر بەشی یەکەمیان نێوان هەولێر و بەغداد تا ئێستا من ئەڵێ مەجای هەیە بەڵام مەجای هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەبەر عێراقیەکان ئێمە لە معضلەی سەجین داژین لەگەڵیان ئێمە بۆ وێران بین ئەوانیش وێران نەبن حقیقت معادلە سیاسی بەس بەغداوای نابینێت بەغداوا نابینێت بەڵام پێویستە ئێمە ئەمەیان تێبگەین یان ئەتوانی لێیان تێک دەی لەبەر نەسەقامگیری وەزعەکە لەبەر نقطەیەک هەیە بە تایبەت بۆ قووەتی عزما ئەمڕۆ بۆ هەموو دنیا ئەمن و سەقامگیری زۆر احتیمامەکەی پترە بە دیموکراتیەت بۆ ئەم نقطەکەین ئەم نقطە ڕاستە سەتر تا ئەمڕۆژ من ئەڵێم پێویستە خەڵی یەکەم لە ئەحزابە سیاسیەکان بکەبنە محاوەراتی مفاوەزاتی جدی ئەوانەی خەڵی یەکەم لە ئەحزابە سیاسیەکانی کوردستان و عێراق پێکەوە ئێمە بەرەو کوێ ڕۆین ئەم مەشاکلانە تاکەی حسابی زەرەر بکەین چەند زەرەری مالی زەرەری اجتیماعی زەرەری نەفسی لە عێراقیدایە و لە کوردستانیشدایە ئەم کێشانە تاکەی ئەم کێشانە بەردەوام بێت وەرن حەلێکی جزری بکەن کە ئەڵەین دەستور من ناتوانم ئەمڕۆ بێم کابرایەک تەفسیری دەستور بۆم بکات دەستور لەسەر وەرەقەی نووسی دیوە بە حیاتی خۆی نازانێت کەلتوری محکەمەی دەستوری چێ و نەهی سەقافەیەکی دەستوری هەیە نەهی سەقافەیەکی اتحادی هەیە ئەو خەڵکانەی کە بەشێک بوون لە نووسینی دەستور بە ئەوان لەگەڵ یەکتر دابنیشن و حەلی کێشەکان بکەن یان کەسێک سالم نابێت لەم معادلە و لەم سەقامگیریە کە لە مەنتەقە هەیە بڕوا بکەن ئەی لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان یعنی ئێستا تۆ سەیری کە دکتۆر ڕۆژەکەیان بە چ ئاقارێکدا بردووە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوە هەورامی
وتەبێشی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەمیر هەورامی بەیەکەوە دوو جۆر لێدوانەدان یعنی کە سەیرەکەی ئەمە لێدوانی حزبەیە لێدوانی سيد كامل كاك بلين من سيدي متابعي اما تقريبا زيادة لمانجي كاليرا متابعي سوشيال ميديا كردية كم وتابيجا كاني انا هردو لاوا بحقيقة ام زمانة لمصلحة كردستان نية ام قصي دج بيكتر لمصلحة كردستان نية وكسيك لي قازنش ناكاد براس تمنى كم دروس عبرت لآيندي لو تجربه نوطو 4 ونوطو 5 ونوطو 6 ونوطو 7 تاكو نوطو 8 اتفاقي واشنطن بكين كتشمان كتاكو اتفاق بيتا كردن ام زمانة تندية ام شتي كبكاردد لو تبيجي اما يان صحفيك لي ما يان مرتزقيكي بارتي ليرا يا مرتزقيكي يكيتي ليرا اما خدمتي كردستان ناكاد كسيكيش بيخوش نية هر كسيكيش كرد باريز بيد يان انتمائك اتو من منافق نبيت حقيقة منافق نبيت وبزند مخاطره كاني تشيا هيج قصيكي تندي بلا قبول دكان دكتور يعني ما تشكي سروج حكومت لو تبيجكي قبول دكا جغري سروج حكومت لو تبيجكي قبول دكا منطقة نراستا دنجي عقل بيويستا برز بيت لمرحلة تاكو كنترولي زور بيكيشا كام كانيان منطقة بما فيها كردستان لصار طبقيكي آجرة وكرزيكيش ليب سالم نابت وخلقيكيش هي شوروش كاركات تاكو قازانش لم بوچونا نبكات تاكو شركة خوش تركات ولا مصلحتي كردانية نك لنا بين لداخلي حزبكان لنا بين حزبكان نك لسر آستي عراق لنسر آستي ناوچكا ودوستكاني كردش هيج كسيكي دوستيكي كرد ام منطقة بيخوشنية وخلقيكيش بيزار بويا لمنطقة دوستكاني كرد بيزار بوين لمنطقي شري كردي يعني ام اسلوب ناشينين ما بين احزاب كان سياسي كردي دكتور بداخ وكاتي برنامج كمان برو كوتاي دروا بقى ما عنده برسيارم بيه بيم دلي وببينراني عزيزي جدلي هشتا هوايك ماوا ك وكو درفتي قلي بروان ريبو تشارسر كرني همون روشا كان ام هوايات شون قشدك لكاتك حزبي كردي ببارتي بيجتي بقوران بحزبكاني تريشوا خاوني بروجنين بروجيك ناي لبني بروجيك بو آينده خاوني كارنامه نين كبلي تكرايك دروسكا هاو بشيك دروسكا ليك نزيك بونويك دروسكا انت شلون درفتها تو خد سيرك تو اجر من لجادي سروكي هريم بم تصرف اكم كسروكي هريم نك اندامك قيادي بارتي ديمقراطي كردستان رقم 1 رقم 2 حزب السياسي كان هميان دعوات كم دانشم لقليان بيانالين من قصا كم لقلتان كسروكي هريم هموتان دنكتان بمن دعوة ايوش ورن قصاب كان لقل من وكي احزاب السياسي كاني كردستان چون كيشكاني خومان حل كين اگر بتوانين بم بروفيشنالا بم عقلية تحامل كين زورجي كيشكان من حل بيت وبيكا بروين بغا بيكا بروين بغا نك بغا امنيتي اويا حزبك كردي بتنيا بيت بغا بجيا وقد حزبك كرديش با تفكير نكاد اگر چوتا بغا امرو بغا بي اكني و بي خوشتو برويد اخيرا طاعا لتوش ندار باقص شتيكي تريش با قد حزبك كرديا عراقي لدوري محكمة اتحادي كامرو هيا وهزر نكاد بو اتشيتا سري لاخيرا ام دوري كمحكمة اتحادي ديتيا همو احزاب كاني كردستان لقال هندي احزاب كاني شيعة هنديك ليان لقال سنة كان ضرر منتبن لو دوري كهيا كأم انجوهيتي كبكار بس دادگاه فدرالی عراق دکی او بریارانه استبو با مای عروض کردنی زیاتری کشکان بلام دادگاه پاریسیش بریاری چه اوشکویه بو دادگاه بریتانیا دست دوستی نود بریاری چه بو منامه بشما اول اواني بريطانيا واواني باريس حقيقي خويان هبو من متابعه من خوب قانونيين متابعي ام ملفانهم كده كردستان تمام باربو والله محكمه اتحادي مقارنة نوع تأكد إن لقى المحكمة باريس لبر المحكمة اتحادي غير براورداش رواي خوي هيك بريانا كان هاو شيوان بلام بقى ما عنده برسيار بيا لقلهم هم كشانة دا روجي دي ماني شش هالبجاردن دكري أنا أكري بيشك دكري بيجماني لوا بيشك دكري
زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد سەرچۆن کاتمان نەما بەداخەوە زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا دیدارێکی نوێی ڕۆژ هەر لە خۆشیە جێتان بێڵی.